سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش ئاواتم لە پرۆگرامێکی تری کاندید و خەڵک لەگەڵتانم. پرۆگرامی ئەم جارەی کاندید و خەڵک لەگەڵ کاندیدی ژمارە حوتی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان کاک مازن غەریب ناسراو بە عەمید مازنی نەجدەمان کردووە. لەگەڵ ئەو سەردانی یەکێک لە بازاڕەکانی نێوشاری کەرکووک دەکەین و لەگەڵ هاوڵاتیان گفتوگۆ دەکەین. کاک مازن فەرموو. چۆنی تەندروستیتان چۆنە؟ زۆر سپاس بۆ تۆ مەمنونم. سپاس دەکەم. ئامادەی بەیەکەوە بچین لە دوانی هاوڵاتیان وەربگرین. زۆر باشە با بڕۆین. کاک مازن زۆر سپاس کە پرۆگرامەکەت قبوڵ کرد. بەڕێزی پێخۆشحاڵم من. زۆر سپاس بۆ تۆ. بەر لەوەی دەست بە پرۆگرام کەین وتت یەکەم جارە لەگەڵ ئافرەتێکا سەرکەوت شۆفێری بکات. وەڵاهی قەت سەر نەکەوتمە لەگەڵ ئافرەتە شۆفێری بکە ڕاستەکەی من جاری وایە خێزانەکەم کەمێک شۆفێرە زانێ بەڵام خۆی شۆفێرە زانە بەڵام من بۆ دەروی شار تۆزێ دڵم نایە ینی ئەڵێم احتیمالە توانای ئەوەی نەبێ بگاتە شۆنی مەقسەد سلێمانی و هەولێرۆنەوە وەکو ئافرەتی غەریب ئەوە یەکەم جارە. زۆر سپاس دەکەم کە ئەو شەرەفەت بە ئێمە بەخشی لەگەڵ ئێمە سەرکەوتی بۆ پرۆگرامەکە. کاک مازن خۆت نێوانت چۆنە لەگەڵ شۆفێری؟ وەڵاهی زۆر خراپم. حەزەکەی خۆت شۆفێر بیان زیاتر سەکنگ بە من بێ لە ژیانمە سوکام نەبوو. بۆ؟ من تۆزێک ماندووە بم لە شۆفێری. وەک خەڵکی تر نییە ینی خۆشت زانی شۆفێری هەر خۆی هەنێ شعاری هەیە ئەخلاق و من زەوق ئەو زەوقەم نییە لەگەڵ شۆفێریە. هەر وەڵڵا هەوسم پێی نەبوو ینی قەت حەزم بە شۆفێری نەبووە. لەش ساق بەدیاخۆش بێ. باسی کارنامەکەی خۆتمان بۆ بکە بەڕێستان کاندیدی ژمارە حوتن لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان کەسێکی کۆمەڵایەتی کەسێکی خۆشەویست لە نێو خەڵک بەردەوام. کاک مازن بۆ ناسراوە هەمیشە. سپاس. باسی کارنامەی خۆتمان بۆ بکە بچیتە پەرلەمان چی بۆ کەرکووکەکانەکەی چۆن لە ڕابردووە خزمەتی کەرکووکەکانت کردووە بچیتە پەرلەمان چیان بۆکەی؟ سپاس بۆ جەنابەت ئاواتخان. من مازن غەریب عەبدوڕەحمان ناسراوم بە عەمید مازنی نێژدا لە ڕابردووە لە سلکی هێزە ئەمنیەکان زۆر کارم کرد بۆ ماوەی 28 ساڵ. بە سپاس بۆ خوای گەورە لە دوای ڕووداوەکە نەخوازراوەکەی 16 ئۆکتۆبەر توانیمان دەورێکی باڵا ببینی لە ناو ئەم شارە. من خۆم وەکو بەڕێوەبەری فریاکەوتنی کەرکووک نانی دەورێکمان بینی کە هەم ڕەزابوونی خوای لەسەر بێ و هەم ڕەزابوونی میلەتەکەشمانی لەسەر بێ وەکو کەرکووک. لە داهاتووشە ئینشاءڵڵا درێغی ناکەین بەردەوام ببین بەس بە بەردەوامێکی باشتر ئینشاءڵڵا. من ئامانجێکم هەیە لە ژیانی خۆمە لە 18 ساڵیەوە پەیڕەوم کردووە ئەوەش ئەوەیە هەر کاتێک بتەوێ کارێک بکەیت بۆی بەردەوام بی ئەبێ ماندووبی. منش پشت بەخوا ئەبێ ئەو ماندووبوونە ماندووبوونێک بێکەوە دووبارەیەکەم و هەم ڕەزابوونی خوای لەسەر بێ و هەم ڕەزابوونی ئەم میلەتەی لەسەر بکەوە متمانەی ئەوان بە من نەدرێ. چونکە بەڕاستی من ڕۆژانە خەڵکانێکی زۆر ڕوونتیەکە ینی داوای هاوکاری کەوا کێشیان هەیە یان هەنێ بابەتی دامەزراندن یان هەنێ بابەتی پێدانی زەوی لە هێزە ئەمنیەکان خەڵکی هەژارەکان برە ماڵی شەیدەکان یان یەکێکە بێ لە ئامانجەکانم بۆ جێبەجێکردنی ئەو کارانە ئینشاءڵڵا. کاک مازن خۆت ڕێگاکەمە گەر پێ بڵێ جاری هەر ڕێک بڕێین ڕێک کەی تو سایەقە بێ ڕێک بڕوا پێ یەکێک پێیوت لادە ڕاست چەپ ئەبێ و کاتە بڕۆ. زۆر باشە. باسی کارنامەکەمان کرد و باسی ئەوەشت کرد کە ماوەی 28 ساڵ لە سلکی ئاسکەریە خزمەتت کردووە. چۆن لە وەزیفەکەی خۆت بۆ خزمەتکردنی خەڵک بەکارهێناوە لە زۆر لە ڕووداوەکانە عەمید مازنمان ئەبینی خۆی هاوکارێکی لە یەکی کەسەکانی ئەکرد باشە چۆن ئەو هەستت بۆ ئەجوڵایانی چۆن ئەو هەستت لا دروست ئەبوو؟ من یەکەم جار سپاس بۆ خوای گەورە فەزلێکی داوە پێم مرۆڤێکی زۆر عاتفیم ئاواتخان لە پاڵ ئەوەشە دایما ئەمەوێ خزمەت بکەم قەت جۆم نەداوەتە پلە و پۆست ینی ئێستا خۆم کاتمە شوۆنێک زۆر کەس سەیری پیادێ لە کاک مازن باشە بۆ بەتەنیایی من خۆم ژیانم وایە بەدەست خۆم نییە ینی هەر لە ناو بنەماڵەکەی خۆشمان قەت ئەوە ناکەم ڕۆژێ ڕۆژان یەکێکم عادز کرد بێ خوا گەدارە ئاواتخان
يعني حتى لە سوۆسیال میدیاش ئەگەر ڕۆژە لە ڕۆژان یەکێک کۆمنتێکی خراپی لەسەر نووسی بێ ئەوە نەبێ ئەچم لەها جاروایە پۆستێکی من دابەزێ خەڵکانێک هەیە لە دوورەوە من ناسێ کۆمنتێکی خراپە نووسێ من ناچم جوابی بدەمەوە ئەچم لەناو بەتایبەت ئەسمە ناو سەفەکەیەوە داوای لەکەم قسەی لەگەڵ بکەم بۆی بیسێلمێنم من ئەو کەسە نیمکەوە جەناب لە دوورەوە قسە لەسەر من کردووە ینی من ژیانم ئاوا ڕۆشتووە و هەمیشەش هەروە بم. کاک مازن باسی ژیانی خێزانیت کە باسیەوەت کرد کە خێزانەکە جار شۆفێریەکە و وەکو ژیانی خێزانی خۆت کەسێکی چۆنی تێکەڵاوی لەگەڵ خەڵکان لەگەڵ خێزانەکەتا؟ سپاس بۆخوا زۆر تێکڵاوم لەگەڵ خانەوادەی خێزانەکەمان لەگەڵ خێزانەکەمان لەگەڵ کەس و کار و خزمەکانمە. چەند ناڵتەیە؟ من پێنجم هەیە لەخوا بەزیێت. تەمەن درێژ بن یاخوا تەمەنیان گەورن یاخۆت؟ بەڵێ کچێکم هەیە لەخوا بەزیێت بێ لە کولیەی سەیدەڵیە بزانم مەخەلە چوارە وا بزانی؟ بەخواتم گەزانی چی ئەوەنە مەشغوڵ بوومە بە ئیش و کارەکانمەوە. سپاس بۆخوا دایکیان زۆر ئاگای لیانە ئەو زیاتر خەمیانە کوڕەکەشم لەخوا بەزیاد بێ لە کولی سەر پۆلیسە لە بەغا ئینشاءڵڵا گەرخوای گەورە مۆفەقی بکا لەگەڵ ئێمە و جەناوشتانە سەر ساڵ 9 ئینشاءڵڵا تەخەڕوجەکان بڵێ. کوڕی کەشمێنای ئالانە لە پۆلی چواری دواناوەندیە. کچێ دیکەشم هەیە ئەوەیان تایبەتە. بچووکی ماڵاوە تایبەتە؟ بچووک نییە بەس هەرخوا داوێتی تایبەتە لەم ناوی ساڤۆیە وازانم کەسی ترم نییە لەو زیاتر ئەوە نەم خۆشەوێ. سپاس بەخوای گەورە موفقیان کرد لەگەڵ ئەوانی ئێوە هەموو موسڵمانان ئینشاءڵڵا. کوڕە گەورە کوڕە بچووکەشم ناوی نامۆیە بە ناو باوکی ڕەحمەتیەوە ناوم باوکم ناوی غەریبە بەڵام هەڵم جێرایەوە کوردی و دوای 10 ڕۆژ لە وەفاتی باوکم خوادای ئیتر ناوم نامۆ بە ناوی باوکمەوە. بەڵێ سپاس بۆخوا خوای گەورە ساڵحیان کە ئینشاءڵڵا دێوەیان کە هەمویان بگەنە شۆنی خۆیان لە دەرد و بەڵا دوورمان خەیا ڕەبی. خێزانێکی زۆر ئاسوودەم الحەمدوللا. تا چەند لەگەڵ خێزانەکە تا بۆ شوێنە گشتیەکان بۆ نێو بازاڕ بۆ ئەو شوێنانە ئەڕۆن بەحکمی ئەوەی کە دەوامت زۆر بووە لەوانەیە زۆر نەپرژا بێتێ سەر ئەوە بەڵام بای ئەوە نەژە بێ کات بۆ خێزان زۆر بەکەمی بەڵام من خۆم هەستەکەم غەدرم لە خێزانم کردو خێزانەکەم بەعام لەبەرەوەی هەموو کاتەکانم بۆ ئەرکەکەم دانابوو لە ڕابردوو. ئێستا باشترم وەلەو ئێستاش هاتمەوە ناو ئەم پرۆسەیەوە ئەگەر خوای گەورە موفەقمان بکایتر ژیان جوایە ئەرکی پیا و زۆر قورساگە بێت و ئیش و کار بکە. ئەرکی دایک قورسترە لەبەرەوەی ئەبێ هەم ڕۆڵی دایک هەم ڕۆڵی باوک بێ لەم حاڵەتە. خوای گەورە موفەقیان کە خوای گەورە یان ڕازی بێ ئینشاءڵڵا. بەڵێ زۆر باشە. تا چەند بۆ نمونە کە هاتۆتی ئەم پرۆسەی هەڵبژاردن و کاندید بوون و تا چەند لەگەڵ ئەوەیە کە خودت متوانی خەڵک بەدەست بهێنیت تا چەند سقەت بە ئەو کارانەتەکە لە پێشووترا کردوتە ئێمە هەمووان عەمید مازنە ناسین و لە سەرەتاشەوە ئاماژەم پێکرد خۆشەویست بوویتە لە ناو خەڵک تا چەند پشت ئەستور و پشت ڕاستیت بەوەی کە خەڵکی ئامادەن لە ڕۆژی 11 دەنگت پێ بدەن. زۆر سپاس وڵاهی بێن نانی بیر و باوەڕێکم بێن سپاس بۆخوا ئاوات خان ئەوش خوای گەورایە ئەو خوای گەوریکەوە ئێمەی کردە ئەفسەر لەم شارە ئێمە کردە بەڕێوەبەری فریاکەوتن لەم شارە ئێمەی خۆشەویست کرد لای خەڵک باوەڕشم وایە لە داهاتوو شتی زۆر باشترم بۆکە ئەداتێ چونکە لە زۆر شۆن وتومە لە هەموو کاتێکش هەر ئەیلێم و دووبارەیەکەمەوە هەر کەسێک ڕێخوا بگرێ خوای گەورە لە هەموو کارەکانی سەرکەوتویەکە. ئێمەش هەر بەو ئامانجە بۆ ڕێگایە ڕۆشتوینە ئەوەی من دایماڵێم ئەوەی منی گەیاندوتە ئەم ڕۆژە ئەگەر وەکو پلە و پۆست بێ یان وەکو ئەم پرۆسەی کەوا ئێستا منیتیان فقط خوای گەورەیە خوای گەورە ئینشاءڵڵا گومانم نییە لەوەی شتی زۆر باشی بووم داناوە چونکە بەڕاستی
لای من ڕزابوونی خوا لە هەموو شتێک گرنگترە. بەڵێ باشە کاک مازن بەڕێستان ناسراون بە حاجی مازن. بەڵێ باشە ئەمە و نازناوە پرۆسی حەج ئەنجام داوە یاخود هەر تەنها نازناوێکە بە بەڵێ بەڵێ لەخوا بە زیاد بێ بە فەزلی خوا تەمان خوای گەورە کردی قسمەتمان لە ساڵی 2009 لەگەڵ ئەو دایکە خۆشەویستە کەسە لە ماڵەوەیە پێکەوت چون بۆ حەج لەخوا بە زیاد بێ زۆر ئاسوودەم کاتەکەی زۆر باش بوو خۆ دەزانینەوە بۆ ئەم 16 ساڵک پرۆسی حەجش پرۆسیەکی زۆر پیرۆزە بەڵام گرنگەوەی بیپارێزی ئەکید بەڵێ دەی لە شستاق بێ و سەرکەوتوو بێ ئینشەڵڵا نمونەت زۆر بێ. ئەم بەشەی پرۆگرام لێرە کۆتایی پێدێنین ئەچینە نێو بازاڕ و گفتوگۆ زیاتر لەگەڵ هاوڵاتیانەکەین. دەست خۆش. کاک مازن لێرەوە بڕێن. هاتینە بازاڕی پەنجعەلی یەکێک لە بازاڕە میلیەکانی شاری کەرکووک کە خەڵکێکی زۆری لێ و کاسبکارێکی زۆریش کاری لێ دەکەن. تۆزێ بازارەکە زووە. سەلام عەلەیکوم قوربان. باش گیانەکەم خەریکیش بکەرە. نێوان و چۆنە لەگەڵ بازاڕ و شتا کاک مازن؟ باشم زۆر باشم. سەلام عەلەیکوم. باشم برام. تا چەند سەردانی بازاڕەکەی ئەو کاتانی کاتت هەبێت؟ زۆر وەڵاهی برەگە باز من هەر لار کابوومە یعنی زۆر پێداویستەکانی خۆت چۆنەکڕی؟ بەخوای هەر ماڵەوە خەریکن هەر هەر ماڵەوە وەڵایان فڵاوڕێزمان بۆ خێزانەکەت زۆر سپاس سەلام بیان بچین بۆ ئەم دوکانە ئەم بەڕێزە با بچینە وڵاتن یانی ئازاد. سەلام عەلەیکوم قوربان. سەلام باجانەکەم سەر باشە ساوی بنی با بچینە ژوورە با لەگەڵم بەڕێزە دوو قسە بکەین. سەلام عەلەیکوم قوربان. سەلام عەلەیکوم. چۆنی کاکە؟ اهلا وسهلا والله عربي عربي شلونك؟ الله يسلمك الحمد لله بخير. باش جانەکەم باش بڕحەکەم حاڵ باشە كاك مازن قسە لەگەڵ عربي شلونك اخويا زين ان شاء الله. الله يسلمك الله يسلمك. اكو بهاي برنامج مال الانتخابات جايين على السوق. ايه انت من اهلك وين بلا زحمه؟ حويجه. حويجه. اي نعم. قاعد ساكن هنا؟ اي نعم. نعم. تعرف من الناخبين اللي مرشحين نفسهم من القوائم الكرديه بهالمنطقه؟ والله اشوف الصور اللي معلقه بالشارع ولا كأعرف شخصي او شيء ما شفت احد ولا احد زارني يعني انه. صح. انت اكو شخص مرشح نفسه اسمه عميد مازن، سامع به؟ عميد مازن والله ما سامع به يمكن بالجوازات لو. لا سامع مدير نجده. والله الصراحه ما انت من القرى؟ اي نعم. متشرف حبيبي. الله يسلمك. تحتاج شيء؟ الله يسلمك سلامتك بارك. شكرا جزيلا ممنون. اشكرك. کاسبکاری ئەم بازاڕی وایە باشە هەڵمەتی هەڵبژاردن بانگەشە هەڵبژاردن دەستی پێ کردەوە لە کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش حەمید مازنە هەموو حەمید مازنە ناسین پێشتر لە وەکو حەمیدی نەجدە کاری کردو لێرە و یەکێکی کەسێکی خۆشەویست بووە لە نێو کەرکووکیەکاندا. داواکاریتان چییە؟ ئێستا کاندیدە بۆ پەرلەمانی عێراق کاندیدی ژمارە 7 لیستی 222. بەخێر بن دکتۆر ژان. هیوادارین ئەم هەڵبژاردنە ینی ئیش بەس بۆ گەنجام بکرێت بۆ تەزانی سە بۆ نمونە ئەم حوتەزاری کە هاتووە بەشێکی زۆرێکەوێتە بەر ئەوانی کە عەقد و گرێبەست و ئەمانن کە مامۆستان و وتمانە ئەڵێنەوە پێشتر. بۆ نمونە ئەو پیاوەوە دانیشتەوە من لە نزیکەوە ئەیناسم ماجستێری تاو کردووە. خەریک عەمەلەیە بەڵێ خەریک عەمەلەیە و ماجستێرشی تاو کردووە. زۆری تر لەم بازاڕە جامیعەیان تاو کردو و دانیشتووە. اینجا هەر چەندە لەم شارە هینێکی قەومی و عنسوری هەیە لەم شارە ینی بۆ نمونە عەرەب بەس بۆ عەرەب ئیشەکە کورد بەس بۆ کورد ئیشەکە. اینجا هیوادارین ئیشەکان ئەم هەڵبژاردنەبان هەرچەنە هەرچی کوردی ئەم شارایە بەخوا بەس لە بەرەوەی عەرەب سەر نەکەوی دەنگەدا چکە خۆ دەزانین لە ئەم ماوەی پێش و پێش کاکرەبوار وەزعمان چۆن بۆ چۆن نەبوو. اینجا هیوادارم ئینشاءڵڵا ئەگەر دەرچووی ئەم خاڵانت لەبیر بێ گەنج منتیقە کوردەکان
تیوای سەرکەوتنت بۆ خوازم و دەستان خۆش لە نزیک و دوور جرا ناسی ئەت ناسم لە دوور ڕابردوو ئینشاءڵڵا چۆنتانیمان خزمەت بکەین لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی خزمەت گوزارە خزمەتی خەڵک بکەین ئینشاءڵڵا داهاتووشە بۆ هەموو هاوڵاتێکی ئەم شارە ئەوەی پێمان بکرێت لە توانەمان بێ و هەوڵ بدەین قسۆ نەکەین بە تایبەتی بۆ گەنجانش ئینشاءڵڵا تایبەت گەنجان تایبەت گەنجان بەسەر چاو ئەو گەنجانەی کە داوای بۆ نمونە تاینبوونەکەن داوای خزمەتکردن بە گەنجەکەن کۆمەڵێک گەنجمان هەیە وەکو کاکەیە باسی کرد کە خوێندنی باڵایان تەواو کردووە تا ئێستا دانەمەزراون باشە لە کارنامەکەی بەڕێستاندا چی تایە بۆ گەنجیان چۆن خزمەتی گەنجەکەی کە سەرکەوتی چوویتە پەرلەمان بی بە ئەندام پەرلەمان زۆر سپاس بە بابەتی ئەو بەڕێزیکەوە باسی کردکەوە گەنجێکی کە لەو دوکانەدا نەچوو و شارەی ماجستێریە بوو خۆی ئەوە ئەسڵەن بڕیارێکی سەرۆک وەزیرانە ئەمانە دامەزرێن لە جامیعە و ئەو شوانێکەوە پێویستیان پێیانە ساڵانە بە هەزاران کەس لەو شادە باڵایانە دامەزرێن و ئێمەش یەکێ بێ لەو کارانێکەوە لە بەرنامەی انتخابیمانە بتوانین هەوڵێ بدەین چونکە بەڕاستی خات و ئاوات ئێوە زانین تەوزیفێکی زۆر زۆرمان هەیە ئێمە زیاتر ئەگە بتوانین بێزگەلەوەی کە بتوانین دایان مەزرێن لە کەتی حکومی ئێمە هەوڵی ئەوە بدەین لەگەڵ هاوڕێیانمانە لە ئینشاءڵڵا خوای گەورە موفقمانی کرد لە پەرلەمان زیاتر ئیش لەسەر کەتی تایبەت بکەین بەڕاستی وڵات بەوە پێشەکەوێ یعنی ئێمە هەر احتیمات بکەینە سەر ئەوەی احتیمات پێ سەر کەتی حکومی خەڵک دامەزرێنین ئەوە بکەین خۆ شتێکی باشە بەڵام حکومەت جارە لە ئێستاە خەڵکێکی زۆری ئەوەی هەیە با بچین لای ئەم گەنجانە سلام علیکم ئەم کاتتان باش چۆنن باشن ئەگەر بیتە ئێرەوە چینە ژوورۆ با چینە ژوورەوە چۆنی کاکە بەخێبێنە خوا چاوەکەم یاخوا بەخێر بێن چاوەکەم دوکانی تۆیە جان بەڵێ بازار چۆنە وەڵا الحەمدوللا لەخوا بەزیە فەزلی خوای گەورەیە الحەمدوللا الحەمدوللا هەڵبژاردنێن جوێن نوێنەرانی عێراق نزیک بۆتەوە بەڵێ وەکو گەنجێک وەکو کاسبکارێک ئامادەن دەنگدەن ئیشاءڵڵا ئینشاءڵڵا لەبەرەوەی خەڵکی شاری کەرکووک پێویستمان بە دەنگدانەیە وەکو شارەکانی تنیە شاری کەرکووک پێک هاتێکی زۆری تایە ئێمەش وەکو کوردی ئیشاءڵڵا دەنگەدەین بە لیستە کوردیەکان و هیوای سەرکەوتن بۆ هەموو لیستە کوردیەکانە خوازیین زۆر سپاس دەکەم بەخێبێنە خوا کاک مازن عەمید مازنی نەجدە ئێستا کاندیدی لیستی 222 باشە کاندیدی ژمارە 7 باشە باشە ئێستا هاتووە بێ لە داواکارەکانی ئێوەی گەنج بکرێت ئەوەی کاسبکار بکرێت چیتان هەیە داوای چیەکەن چیتان بۆ بکرێت چیتان بۆ کراوە هیوای سەرکەوتنی بۆ خوازم ئیشاءڵڵا تاکە کاندیدە بەڕای من نەک بەڕای من ڕەنگە بەڕای هەموو کەرکووکەکان پێویستی بە ڕێکلامکردن نەبێت نەپێویست بەوە ئەکە بێتە ناو خەڵک نەپێویست بۆ شەکە کە ڕسمی خۆی دامنا لەبەرەوەی من دڵنیام وەکو گەنجێک نەک کەرکووک لە دەروی کەرکووکیش ئەم زەلامە ئەناسن کە لە مێژووە چیە کردووە بۆ کەرکووکی و بۆ خەڵکی کەرکووک و هیوای سەرکەوتنی بۆ خوازم ئیشاءڵڵا چۆن لە پێشترە کە کارەکانی یەک لێک جوانتر بووە و هەمیشە لەگەڵ گەنجا بووە ئیشاءڵڵا هیوای سەرکەوتنی بۆ خوازم و لە داهاتوویەکی ئایندەیە ئەو شتێک کە خۆی گەرەکێتی بەدەسی بێنە ئیشاءڵڵا بە خێراتنی ئەوەی شەکەم هیوای سەرکەوتنتان بۆ خوازم هەمیشە لە خزمەتی ئەم شارە و ئەم هاوڵاتیانی ئەم شارە ئینشاءڵڵا من ئاوات خان بەڕاستی زۆر دڵخۆشم کە لە ڕابردوو شتێکم چەندووە ئێستا ئەچمە هەر شوێنێک خەڵک بەرهەمەکەی بینەوە سپاس بۆخوا بۆیە لە پێشتر وتم پرۆسەکە ئینشاءڵڵا خوای گەورە موفقمانەکەەوە بۆ منش ئاسانترە چونکە ئەوەی بەڕێک نەمناسێ بەناو ئەم ناسێ یەکێش لەم ئەمە شاعرێکی زیندووە کە ئەم برایە لە نزیکەوە باشەمان ناسێ و شادی بۆ ئیشەکارەکانماندا قسەکەشتم پێت بڕی برادرمێ چکۆی مەزان کۆمان تەواو کردووە برادرمێ کە لە چین و توێژنەکانی تریشە وەکو بۆ منە عەرەبێت تورکمان هەمومان برین لە ناو کەرکە باشە برادرم هەبوو ئەویت من بە تاکی دەنگەدەم بۆ لەبەر ئەوەنا کە ئەم لە سەر لیستێکی کوردیە ئەگەر کاکمازن لە سەر لیستێکی عەرەبیش بووە کشمان دەنگمان پێدا ینی ئەوە بێخەم بێ ینی بە تاقتنیا خۆی هەڵبژاردایە لەسەر حزبێ بووە دڵنیاتەکەم و نەکو و کورد لە ڕووی عەرەب و تورکمان و مەسیح هەر هەموو لایەنەکان ئەم برا بەڕە زەمانیان خۆشەوێ هیوای سەرکەوتنی بۆ خوازم لە
شتان ساق بە نازانم لێرە بڵێم خوا بازارتاندا نازانم بڵێم جێرە شوێنی نەخۆشی و ئەبێ بڵێن تەندروست باشی بۆ هەموو لایانی ئینشاءڵڵا ئێمە شەری وای واخوازم بۆ هەموو نەخۆشەکان کە هەموو کاتێ تەندروست باش بن ئینشاءڵڵا ترەویش بە ئێمە بکرێت لێرە بۆ نەخۆش درێژی ناکەین و لە هەموو ڕوویەکەوە شتان ساق بەریافە سپاس هەڵبژاردننی ئەنجومەنی نەرانی عێراق نزیکە و ئێستا کاتی بانگەشی هەڵبژاردنەوە و گەنجێ وەکو کارێک ئێوە تا چەند دڵخۆشن تا چەند گەشتبینن بەم هەڵبژاردنە تا چەند لە کاندیدەکان ڕازین ئەم جارە خۆیان هەڵبژاردووە تمام طبيعي ئەم هەڵبژاردنە 4 ساڵ جارێکیە بۆ پەرلەمانی کوردستان عەفو پەرلەمانی عێراق جا کاندیدەکانی ئەوانیشی کە لە کەروو خۆیان هەڵبژاردووە لە هەر لیستێ بێت با بڵێن لە چلەیەکێتی بێ خود لە حزبەکانی تریش بێت کاندیدی باش خۆیان هەڵبژاردووە و بە هیوای ئەوەی کە خزمەتێکی باش بکەن بە شارەکە چونکە شارەکە پێویستی پێیانە لە هەموو ڕوویەکەوە بەتر ئەویان زۆر باشە کاک مازن حاجی مازن یاخود دەتوانین بڵێن ئەمید مازنی نەجدە یەکێکە لە کاندیدەکان ئێستا هاتۆی گوێ لە داواکاری ئێوە بگرێ وەکو گەنجێک وەکو کاسبکارێک وەڵاهی کاک مازن لە هەموو چنی توێژەکان لە شاری کەروکە لە هەموو پێکاتەکانش لێ ڕازین چ کورد بێت چ عەرەب بێت چ تورکمان بێت خەڵکەکە زۆر بەدڵیانە و ئێمەش هیوای سەرکەوتنی بۆ خوازیین وەڵای داواکاری ئەمانەیە هەر خزمەت بە گەنجان یاخود ئەو قوتابیانی کە تەواویان کردووە لە بەشە پزیشکیەکان با بڵێن یارمەتیەوان بدرێت کە بۆ تەعیین بوون یاخود عەقد و ئەو شتانە یارمەتی هەموو لایەک بدرێن ئینشاءڵڵا زۆر سپاس سەلام خۆشحاڵین ئێمە ئەمڕۆمان دەستنیشان کرد بۆی بینە ئەم بازارە لەگەڵ کەناڵی کەرکووکە ڕابوچوونی جرانتان وەربگرین من خۆشحاڵم دووبارە کە جۆم لە گەنجێکی وەکت و خاوەن پیشەیەک لێرە وەکو جەنابێت کە ڕازی لە ئیشوکارەکانی ڕابردووی ئەم برایی خۆتان منش ئیشاءڵڵا لە داهاتووە درێغی ناکەم زیاتر خۆم ماندووەکەم بۆی بەردەوام لە خزمەتی ئینشاءڵڵا سپاسەکەین و هیوای سەرکەوتن بۆ خوازیین دڵنیایشین کە سەرەکەوی ئینشاءڵڵا جێگای ڕێزم ئینشاءڵڵا شایانی پلۆپۆسی بەرزتێش و چاوەڕان نەبین ئینشاءڵڵا سەلامی بەخێراتن خۆشحاڵ سپاس دەستان خۆش بێت کاتێک هاتی بۆ بازار بۆ منە دیاریەک شتێک بۆ خێزانەکەت بەریتەوە واللهی بیرەکاتەوە سەگەم نەیکردووە یەک دوو جارێک لە ژیانمان چونکە بەڕاستی ئەڵێم 28 ساڵ لەو سرتیام یعنی دایم لە ئەرکا بوومە ئەوەندە ماندوو بوومە لە ئەرکەکانمە خاستن لە دوای پرۆسی ئازادیەوە دایم لە وازبات و ماندووبوونی ئیش و کاری باشە لە لەدایکبوونی مناڵەکانتان لە ساڵیادی هاوسەرگیری بەڵێ بەخوا جار ئەرە وەڵڵا ئەوش باوەڕەکەی قسەی بەرە وەڵڵا باوەڕەکەی جاری وایە لێ پیاوەکە هەر بزانە کەی عید میلادمانە جاری وایە ئەو تالیق مێدارێ ئەو پێم بەڵێت پیرۆز بیانی نییە بیرم دێنێتەوە ئەرە وەڵڵا لە شتان ساح بەخوا بۆ یەکتان بێڵێ ئینشەڵڵا ئەمە هەر بۆ خۆشی بوو نامێ بتاندەم بە شەڕ نه ئاساییە کاکە فەرمە ئەم ناسی ئەم ناسی ناوم چییە من دەست خۆش لە کارەکە بەبێ مجاملە ینی حەزەکەم نیشان خۆمان زەین کوڕیان شاری هەڵوێست و بینیت چییە بەرامبەر کارەکانی ڕابردوو ئێستش خۆم هەڵبژاردووە بۆ پرۆسی هەڵبژاردن وڵی سەرەتا هیوای سەرکەوتن بۆ خواز زۆر سپاس پێش هەموو شتێک پێش خۆلیانی وەکو یەکێتی وەکو لیستەکەت خزمەتێکی زۆرم شاریان کردەوە ئەوە ینی مێژوو شاییدا پێویست ناکەم و جامەری لەسەرکەیە خۆشت کەسێکی کە ناسراوی کە خەڵکی زۆر وەسفەکە لە بوارەکەی خۆتە سەرکەوتووی ئەو پاڵپشتێکە هەتا کە لە ناو خەڵکە هەچە ینی شاهێتیەوە سپاس بخۆم داواکاریتان هیچ نییە کتێبی نییە داواکاریەک بۆی ئەگەر خوای گەورە مۆفەقمانی کرد لەم پرۆسی ئینشاءڵڵا من خۆتان نەزانن وعدێکم داوەتە خوای گەورە لە ڕابردوو هەچێکیان کردووە ئەوەندەم پەرلەمانە ئەو برایانە عێلاقەم بەسەر خەڵکیەوە نییە بەس من ئینشاءڵڵا چۆن ڕابردووم سەلمان بۆ داهاتووشەی سەلمێنم کەوە ئاوا دێم و ئەم ناوە هەر پێداویستیەک شتێکە بێ
تێبینی چییە بۆی بتوانم لە داهاتوش چی بکەم بۆ باشە؟ وڵی خەڵکیش هەر ئەوەیە ینی کە کەسێک دەنگ بە تۆ بەخشەیە کە سیقەی خۆی تداتێ سبینێ دوو سبەی ئەبێ لە ناو خەڵکا بیت ینی وەکو پێشە خۆت ناون نەکەن لە خەڵک هیوادارین خزمەتی خەڵکەکە بکرێت ئەو گەنجانی کێسانی دانەمەزراون پێم وا بێکە دامەزرانی هەیە بۆ پۆلیس بۆ شتانە ینی لە بوارەکەی خۆتا هیواداریان خزمەتی خەڵک بێت ئینشاءڵڵا. وەکو خەڵکی پەنجعالی جنابەت خۆت بە ئەسڵ خەڵک چۆی؟ خەڵکی کەرکووک پەنجعالی لێ دانیشی؟ لە حوڕێنێ لە حوڕێ زۆر باش دراوسی خۆمانی زۆر سپاس. چەند ساڵە من ناسی هەر لە ئیش و کارەکانمایان پێشتر خۆم دەمێکت ناسم دەمێکم ناس زۆر باش بەبوونی ئیش و کارەکانی شتۆ یانی زیاتر ناوبانگت دەرکردووە ئێستاش کە خۆ هەڵبژاردەوە ینی ئەکی زیاتر ناسراوی نەخوا بەزێت سپاسە. پەیامت چیە بۆ گەنجانی تر بۆی کە ئەو گەنجانی کە تاکو ئێستا بڕیاریان نەداوە بەشداری لە پرۆسەی هەڵبژاردن بکەن چەند بەنگ بدەن پەیامت چیە وەکو گەنجێکی کەرکووکی؟ وڵی هەڵبژاردن لە کەرکووک شتێکی زۆر زەرورە و شارەکانی تر نییە ینی ڕاستی لێرە خۆتەزانی پێش هەموو شتێکە مەسلەی نەتەوایەتیە پێویستەوە لە بەرچاو گیرێت مەسلەی گەنجیش گەنجیانی چینێکی هۆشیاری کۆمەڵگە بێ پێش هەموو کەسێ بچن بۆ سەسنووقەکانی دەنگدان و دەنگ بدەن بۆ کەسەی کە شایستەیە کە سبەینێ بتوانێت خزمەتی گەنجەکان کە زۆر سپاس. وەستا کات لێگرینیمەش تۆزێک کار لە تۆگرین ئەمانەوە دوو قسە لەگەڵا بکەین. ناوی جەنابەت چۆنی؟ کاکە شاڵە باشی سەحەت چۆنە؟ جەنابەت ئەم ناسی؟ وەڵی کاکمان زمن ناتوانێت بەسەر لێر و لەوێتر لە وڵاتێکان بەڵە ینی لە دوورەوە ئەم ناسی وەکو کەوا وڵایی وەکو خەڵک شادی باشت بۆدا هیچی شەکەم پێت نەگەوتەوە بەس وەکو خەڵک شادی باش دەخوا بەزیادی خی گەورە سەرکەوت چی تێبینیەک هەیە بۆ داهاتووە خی گەورە مەفەقمانی کرد چی تێبینیەک هەیە باشە دوور لە سیاست قسەکەین خەڵکی ئەم شارین وەکو کوردێک وەکو ئینسانێک حەزەکەین یعنی ئەوانەی خۆمان بەڕاستی دەنگ بێننەوە خزمەت ئەم شارە بکەن و من لە ژیانمە حەزم بە حەزبایەتینەوە بەڵام دیارە شوێندەست بە تایبەت کاکڕێبوار بەڕاستی بەم شارە شوێندەستی دیارە دەستخۆشی لێگەین هیوادارین ئەوانەی شیکەوە دەرەچن چی جەنابتە چی ئەوانی ترە یعنی بەڕاستی چاو لە کاکڕێبوار بکەن شوێن پێی ئەو شوێندەست ئەو ئەم شارە بەعین بەڕاستی هەستەکەی مرتاحی لە ڕووی ئەمنیەتەوە لە ڕووی پاکوتەمیسیەوە یعنی دڵ بە شارەکەی خۆت خۆش بەڕاستی خۆی گەورە سەرکەوتانکە من حەزم بە حەزبایەتی بەڕاستی بەڵام وەکو کوردێک وەکو خەڵکێکی ئەم شارە یعنی خۆشحاڵین چاوەڕشی باش لەم پشت بەخوا ئینشاءڵڵا خزمەتانە یاخوا بەخێر بێن سەر چاو دەستم پیسە بوو نائاساییە بەخێر بێن سەر چاو بەخێر بێن سەر چاو ئێمە لەسەرمانە هەر تایکی کۆمەڵگا دەنگ بەوە بدەین کە حەق بە کێیە کێ کردار لە کێ وەرەگرین ئامانجی کێیە بەڵێ بەتاکی ئەوەی کە خۆمانی ناسین کە ئیشی بۆ ئەم شارە کردووە بەڵێ داواکاریتان چی وەکو گەنجێک؟ داواکاری وەکو داواکاری ئێمە هەرێک لە ئێمە داواکاریمان زۆر بە نسبەتی کەرکووک شاری کەرکووک بە نسبەتی شاری کەرکووک تا ئێستا هیچ وەکو لەم ماوەیە نا بەڵام پێشتر هیچی بۆ نەکراوە لە گەنجەکانمان لە خەڵکی ئەم شارە لە گەڕەکەکان لە مەکتەبەکان لە دایرەکان وەکو ئەمانە هیچی بۆ نەکراوە بەڵام ئەمانەوێ هەرێک لەوانی کە خۆیان هەڵەبژێرن و ئەچونە ئەنجومەنی پەرلەمان شتی باشی لێ ببینین جاتر خۆیان و وجدانیان ئەگەر بکرێت پرسیارێکی لێکم ناوتم نەزانی بە من ئۆزان هۆزان بەڵێ کاکە هۆزان سەرکەوتوبی ئینشاڵڵا خی گەورە ڕزقت بدا ئینشاڵڵا وتە لە نزیک کەوتووە ناسبوونیان بەڵێ وایە سپاس پێت باش بوو خۆمکردنا ئەم پرۆسەیەوە شایانتە شایانمە بەڵێ زۆر سپاس لێ ڕابێنی ئینشاڵڵا بەرەو خزمەتکردنێکی باش بۆ چینی گەنج و بۆ هەموو هاوڵاتیانی شاری کەرکووک بتوانین زیاتر خزمەت بکەین لێ ڕابێنین زۆر سپاس دەر توش وەرە بە دوو قسەم بکە ئەی توش بناسی چاوی زۆر سپاس ماڵ لە بەجاریە باش چۆن ڕابردوو ئیشەکانت چۆن نەبینی
وڵایی شڵا سەرکەوتوبی ڕابردوو باش بە و شڵا داهاتوو شەر باشە بێ زۆر سپاس شڵا سەرکەوتوو بە کاکەمی ماس ئەو داواکارەکەیانە نییە ئیش نییە خزمەت گوزاری نییە شوێنە نییە گەنجەکانمان تێیدا نشێت بەس دوور بن لە کێشەوە ینی شوێنێکمان نییە وەکو تا ئێستا جوانە زۆر ملاحەزەیەکی زۆر جوانە ئاوات خان بەڕاستی کەرکووک ئەنیسە بۆ نەڕێ بۆ هەرێم سنتەری گەنجانیان هەیە سنتەری گەنجان عیبارەتە لە هەنێ شوێنی تەرفیهی بۆ گەنج بەڕاستی لەم شارە ئەمەشیان نییە ینی پێویستە زەرورە وەکو ئیداری شاری کەرکووک ئێمەش دیفاعکەرێکی ئەو بابەتە بین بتوانین چەند سنتەرێکی گەنجان لەم شارە بکەینەوە کە گەنج لە کاتێکەوە پشووی هەبوو کاتی هەبوو بتوانێت بڕۆ کاتەکانی لێ بەرێتە سەر بەتاکید لە حەزەیە جوانە ئەوەی ئینشاءڵڵا ئەوە کە مە بەرنامی کارەکان بوو پشت بەخوا زۆر زۆر سپاسکەم پرۆگرامەکە بوو ئەگەر دواوتی خۆت پەیامی خۆت بۆ دەنگدەرانت ئەگەر شتێک بڵێ لەم کامێرەیەوە قسەیان بۆ بکەم سپاس ئەرتان کێشە دەستان خۆش بێ خۆت و تیمە ئازاکەت کەوا ماندوو نابن چەندی ساڵە ئێمە لەگەڵ ئەو تیمانەیە لە هەموو سەردەمەکان و کڕۆنە و ڕووداوەکانی ناو شار پێکەوە بووینە یەک پامێکم هەیە بۆ دەنگدەرانم بەناوی خی گەور و میهرەبانەوە دەنگدەرانی خۆشەویستم دەنگ بدەم بە ژمارە حوت لیستی 222 بۆی داهاتوومان ڕۆشنتر بکەین داهاتوومان بنیاد بنین زۆر سپاس زۆر سپاس دەستان خۆش بێ سپاس بۆیش کە تاکو ئێستا بینەری پرۆگرامی کاندید و خەڵک بوون پرۆگرامی ئەم جارم لەگەڵ کاندیدی ژمارە حوتی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمید مازن پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر و کاندیدێکی تر و شوێنێکی تری شاری کەرکووک هەر شاد بن.